بەڵێ لەگەڵتان بەردەوامە بیلانێ لە ئەم فترەیە ئەم ڕکلامەتان زۆر بینی فیلمێک بەڕێ دەتۆ بۆ سبا من بەڵێ چی دیوە بەری کەوتو بۆ منە لەسەر شەقامە ڕۆم لەسەر دیوارەکەی نووسراوە فیلمێک بەڕێوێ وایە بەڵام پرسیارە ئەم هەڵمەتی فیلمێک بەڕێوەیە بۆچی تۆ لا دوای چییە؟ من نازانم ببوورە کاتە بەس بە میوانەکەمان پێمان بڵێ فیلمێک بەڕێوەی چییە؟ چونکە هەر لە سۆشیال میدیا بە قەولی سەرکۆ لە سەر ستاندە گەورەکان لە شەقامەکان زۆرمان بینیوە لانێ زۆر بەلاوانەوە لە بەلامانەوە پرسیار بوو بێ ئەم فیلمێک بەڕێوەی چییە؟ جابە وەڵامی پرسیارەکە بەجێ بهێڵین بۆ میوانی بەڕێزی بەرنامەکەمان بۆیە کە ئەو وەڵاممان باتەوە فیلمێک بەڕێوەیە چییە؟ کاگلاوەک ئەبوو بەکر زۆر زۆر بەخێربی سەرچاو خۆشحاڵین بە ئامادەبوونت پێمان بڵێ فیلمێک بەڕێوەیە یعنی چی؟ زۆر زۆر سپاس بۆم دەرفەتە زانیتان باش بەیانی بینەرانی عزیزی کورسات باش فیلمێک بەڕێوەیە هەڵمەتێکی بە بازارکردنی فیلمێکی سینەمایی کوردیە کە نزیکی 15 ڕۆژێکە بێ ئێمە دەستمان پێ کردووە ئەم فیلمە لە ماوەی ساڵانی ڕابردووە بەرهەم هێنراوە چیرۆکیشی کوردی هەیە سیناریۆیشی باشی کوردی هەیە کۆمەڵێک ئەکتەری ناوداری کورتیا بەشداریان کردووە ستافێکی تەواو کوردی بەرهەمیان هێناوە لە ئێستا فیلمەکە تەواو بۆ ئامادەیە بۆ نمایش ئێمە حەزمان کرد بە شێوازێک کە شایستە و شایەن بە تەواوی فیلمەکە و تەواوی بەرەمێنەرانی فیلمەکە ستافی فیلمەکە بێ و چیرۆکە بێ کە فیلمەکە ئێوە بیژێڕێتەوە هەڵمەتێکی بۆ بکەین دوور لە پیشاندانی ئەو دەموچاو یا ڕوخسارانی کە فیلمەکەیان بەرهەم هێناوە دوور لە ناوهێنانی فیلمەکە بەڕاستەوخۆیی دوور لە ناوهێنانی دەرهێنەرەکەی سیناریستەکەی ئەکتەرەکانی باشە بۆ ئەم هەموو تامەزڕۆدامانەن بۆ ئاماژە بۆ وەکوتم چیرۆکی فیلمەکە شاین بەوەیە کە لە دەوری خۆمانی کۆ بکەینەوە سەرنجی خەڵکی بۆ ڕاپشێشین بمانەوێ نەمانەوێ لە بیلبۆردەکانی کە ئێوە باستان کرد لە دەرەوە چەنەها بیلبۆرد هەن لە سۆشەل میدیا چەنەها پێیج و پۆست و ڤیددیو ئەبینین ڕۆژانە ئێمە ئاسان ئەتوانین بەسەریان ئابڕین ڕەنگەم فیلمەی ئێمە ژەگەر چەندێک سەرنجڕاکێش بێت چەندێک کاریگەر بێت چەندێک چیرۆکەکەی بۆ بینەری کورد مای سەرنج بێ لە شوێنێکە ئەگەر ڕاستە و خۆ نەمانتوانیە ئەم لە دەور کۆبوونەوەی بۆ دروست بکەین ئاسان بەسەر بینەرەکانمانە بڕۆشتایە بۆیە حەزمان کرد بە شێوازێکی پرۆفشنال کەمپینێکی بە بازارکردنی بۆ بکەین و چۆن سەرنجی ئەوەی بردو و سەرنجی بینەرانی بردووە لە دەوری بینەر لە دەوری کۆبکەینەوە و بەم نزیکانە ئیشەڵا ئاگات نەک سەرنجمانی بردووە بەڵکو زۆر دڵخۆشە بێت پێم خۆشەوە من و تومە حەزەکەم لە هەرێمی کوردستانە فیلمسازی بگاتە ئاستێک کە بتوانین شانازی پێوە بکەین بەڵام بە دڵخۆشیوەڵم لە مەڵبەندی ڕۆشنبیریا لە سلێمانیا ئەم هەڵمەتە هەستەکەم زیندووە کانی کە منە ڕۆم دڵخۆشە بم هەستەکەم هەر کارەکرێ بۆ فیلمسازی و ئەوەش یەکەی دڵخۆشیە کە گەنجەکانمان ئێستا بە ئاکادیمی بوون ئێستا پێویستمان بە خەڵکی بێگانە نییە پێویستمان بە ستافی خۆمان و تیمی خۆمان هەیە کاتێ ئێستا جەنابێت وەکو گەنجێک وەکو بەرپرسی ئاژانسی ژێر لەم هەڵمەتەیە کارەکەی دڵخۆشین ینی بۆ لە بەروی هەستەکەین داهاتوویەکی باشترمانەوێ ئەڕۆین بەرەو فستیڤالێک کە بتوانین بەرهەمی خۆمان هەبێت ئەو سامان و فیلمێک بەرەمێنری ئەبێ ستافێکی لە دەرەوە بۆ بێنین و دەی پارەمان نییە و دەی خزمەتی بێگانەکتری تێناگەین و لە یەکتر تێناڕاست بەڵام ئێستا فیلمێک چیرۆکێکی کوردی بێت و بتوانانی ستافێکی کوردی کاریتیا بکە ڕۆحەتێکی خۆی هەیە ڕاستکە خۆمان لە کەلتوری خۆمان نەزانین چییە بۆ ئێمە دڵخۆشین بێ یاخوا دەستان خۆش بێت و ئەم بێگومانم هەڵمەتەش دەستگای میدیای کورسات بۆ سەری میدیاییە بۆ ئێوە هەڵمەتێکتان ڕاگەاندووە بەڵام کاگلااو پێمان بڵێ فیلمسازی ئەگەر بەردەوام ئێمە ئاوا پۆستەرمان هەبێ بەردەوام بتوانین کار لەسەر چیرۆک و داستانەکانی خۆمانە بکەین ئایا ئەتوانی قۆناغ و ئاستێکی باشتر بەدەستبێنین یەکێک لەو ئازیزانی کە ئێمە ڕایمان وەرگرت دوای بینینی فیلمەکە و بڵاومان کردێتەوە لە هەڵمەتەکە زۆر جوانوتی کە هەر گەلێک یا هەر نەتەوەیەک هەر خەڵکانێک کۆمەڵ خەڵکانێک کە تراژیدیایەگە چیرۆکێکیان هەبوو بێویستی بێتیان بیان بەژێی دنیاە ڕیان لە سینەما کردووە ئەگە بتوانم بیڵم کە بۆم هەیە بیڵم تێمای فیلمەکەی ئێمە باز لە شەڕی خۆکوژی و براکوژی و ناوخۆوەکە باز لە کارکتەرێکەکە کە ڕەنگە زۆربەمانتیایە ژیابین یان کەسوکاری زۆربەمان خۆیانی تا ببینەوە و ئێمە چیرۆکێکە بەجێمانێشتۆ لە ڕابردووە زۆر گرنگە ئێمە ئێستا بتوانین بیژێڕینەوە وەکو قسەکەی جەنابێ کە خۆشمان بینم چیرۆکە بژێڕینەوە بەڕاستی یارمەتی لەکە زۆر نەگرین سەردەمانێک وەکو جەنابەت فەرمووت
ئەگەر ئێمە تیممان لە دەرەوە هێنا بوو بێ دەرهێنەرمان لە دەرەوە هێنا بوو بێ ینی کادرێکی بەسیتی کروەکەمان لە دەرەوە هێنا بوو بێ ئێستا سوپاس بۆ خوا بۆ هیمەتی ئەو خەڵکانی کە توانیویانە پیشەسازی فیلم لە سینەما بەڕێ بەرەو پێش بەرن لە باشووری کوردستانە و بەشە ئەکادیمیەکان بەڕێوە بەرن وای کردووە کە ئێمە خۆمان بتوانین چیرۆکەکانی خۆمان بژێڕینەوە و ئەم فیلمەژە بێ یەکێک لەو فیلمانی کە بەڕاستی شایانی ئەوەیە کە چاوەڕوانی بکەین لە ڕێگەکەیەکە بەرەو لای ئێمەیەت و بیخێنە پاڵ ئەو فیلمانی تری سینەمای جیهانی کە تراژیدیاکانی وەکو بۆ نمونە هۆڵۆکۆستی جێڕاوەتەوە تراژیدیاکانی وەکو هێرۆشیما و ناگازاکی جێڕاوەتەوە ئەو تراژیدیانی جێڕاوەتەوە کە مرۆڤ لەسەر مەبنای ئەو ڕابردووە خوێناوی و یا ناخۆش و تراژیدی کە هی بۆ ئایندێکی ڕوون و ئاسۆیشی ڕوونی بۆ خۆی بەرەمێناوە جەکار لاوک باست کردوێتت ئەم فیلمە بەشێک لە مێژوو چیرۆکی کورد ئەگەڕێنێت بۆ نمونە هەرێکێک لەو کەسانێک کە لەسەر فیلمەکە قسەی کردو مامۆستا تەلعەت تاهێرە ئەڵێ لەگەڵ کوردایەتیە و لەگەڵ کوردبوونە ئاشنامانەکەەوە باسی هۆڵۆکۆستت کرد ئەبینین جوەکان زۆر سوودیان لە هۆلیوود و سینەما بەگشتی وەرگرتووە بۆ ئەوەی کە بڵێن چی بەسەرمان هاتووە ئێستا مادام ئەمە باسی کورد ئەکا بۆ نمونە تا چەند هەڵتانداوە کە ئەمەنە جوان لە ناوخۆ مارکێتینگی بۆ ئەکەن خەریکن ئامادەکاریەکەن بینەر تامەزرۆکەن ئیشەڵڵا لە دوای نمایشی فیلمەکە بچێت و لە هۆڵەکانە بینەری بێ تا چەند هەوڵێن ئیشەڵڵا ئەم فیلمە بەرەنە دەرەوە لە فستیواڵە نێودەوڵەتیەکانە نمایشی بکەن بێگومان ئامانجی دروستکردن یا بەرەمێنانی هەر فیلمێک لە پاش شاندانی بۆ بینەرەکەی خۆت بۆ بینەرە جیهانیەکان ناردنێتی بۆ فستیڤاڵەکان لە بەرەوەی کە بەدەر لەو سەرمایە معنەوی بەشداریکردن لە فستیڤاڵێکی جیهانیا فیلمێک بۆ دروستەکە لە پاڵیا فیلمەکە لە ڕێ و عیلاقات و کۆمونیکیشن و پەیوەندی کە دروستیەکە کروی فیلمەکە فیلمسازەکە دەرهێنەرەکە ئەکتەرەکان و بردنەوەی خەڵات یەکێکە لە ئامانجە زۆ سەرێکەکان بۆیە بێگومان ئەم فیلمەی ئێمەش کە بەڕێوەیە لە دوای نمایشکردنی لە سینەماکانی باشووری کوردستان لە سینەماکانی دەروی وڵاتی ژنمایشەکرێت و ئەشتێتە فستیڤاڵە نێودەوڵەتەکانەوە لەگەڵ گفتوگۆکانمانە هاوکارانمان کەمێک لە بەشێک لە شێوازی ئەم فیلمە جیاوازی زۆری پێوە دیارە لەوەی کە هەندێ وێ نابینێن دیمە نەبینین هەندێ نووسینی جیاوازی ژەبی ڕاست یعنی کاگلاوک ئێمە ئەگەر بڕۆینە سەر ئەو چیرۆکانی ژیانی خۆمانۆک و خۆدا ئاماژە و پێکرد بە تایبەتی ئەو ماوەی کەیتر هەرگیز نەیبینینەوە قەت ئێمە وەکو کورد ئەم شەڕە نەبوو لە بەیمانە کە باسی شەڕی براکوژی چەندین چیرۆکی زۆر جیاوازی ئێمە ئەگەر ئەم چیرۆکانە بین بە شێوازێکی تر کاری لەسەر بکەین یعنی بە شێوازێک کاری لەسەر بکەین بە جیهان بڵین ئێمە خۆشەویستی ئەزانین بکەین جوان ئێمە توانین یەکتر قوبوڵکەین ئێمە ئەشتوانین پێکەوە ژیانمان هەبێت ئەمانە هەمووی دروشمی جوانن لە ڕێی سینەما ئەتوانین کەڵچەری خۆمان بناسی ڕاست کارکردنی ئێوە تا چەند لەسەرم ئاستە بۆ بۆی کە بتوانن لە سینەما ئەم پەیامانە ڕاست ینی ئێمە هەمومانەڵین کە و بیستومانە کە سینەما کۆکەرەوەی هەموو هونەرەکانی ترە ئێمە گە بتوانین لە ڕێی تابلۆیەکەوە ئازارێک پیشان بین لە ڕێی موزیکەکەەوە گۆرانیەکەەوە بتوانین ئازارێک بژێڕینەوە یان لە ڕێی چیرۆکێکەوە ڕۆمانێکەوە تراژیدیایەک بنووسینەوە سینەما توانێت هەموو ئەمانەمان بۆ بکە وەکو باس ماگرەمە و کادرانی ئێمە کە هەمانە لە پیشەسازی فیلم کە ماوەی چەند ساڵێکە لە باشووری کوردستان دەستی پێ کردو ئەو توانایان هەیە کە بتوانن ئەو تراژیدیانە بژێڕنەوە بیکەن بە وێنە بە خۆشحاڵیەوە کە دەرهێنەری ئەم فیلمە خەڵکی باشووری کوردستانە سیناریستەکەی هەم خەڵکی باشووری کوردستانی تیان خەڵکی ڕۆژەڵاتی کوردستانی تیا ئەکتەرەکان کۆکەرەوەیەکن لە خەڵکی ڕۆژەڵات لە خەڵکی ڕۆژئاوا لە خەڵکی باشووری کوردستان گرنگەوەی کوردین و هەمومان ئامادەیمان تیا پەنجە بخێنە سەر ئەو برینە وەکو جەناب بوتێ ئێمە بەبێ ئەوەی کە خوێن پیشان بین فیشک پیشان بین تفەنگ پیشان بین لە ڕێی ئەم فیلمەوە کە ماوەیەکی ترەگات باسی ئەوواکەین کە ئەگەر شەڕێکیشمان بەسەر خۆمان ناهێنا بێ شەڕێکمان پیا تێپەڕی بێ خۆشەویستی و میهرەبانی و ئەو جوانەی کە لە فەرهەنگی کووردا هەیە میوزیک مۆسیقا لێبوردەیی هێز و توانای ژن لە لێبوردەیە هێز و توانای ئینسانی کورد لەوەی کە ئایندە بەرەو ئاسۆ بڕۆ بێوێ ناشرینێک لە خۆی دا بماڵێ لە ڕێی سینەماوە توانێت بیجێڕێتەوە دەستان خۆش بە ئێستا باسی هیچێکی ناتوانێت بکەی وەکوون زانیار لە سەفەرمەکە بەڵام وەکو کاتی نمایشەکەی توانێت پێمان بڵێ ئێمە ئیشەڵا لە سەرەتایی مانگی نۆیە
دەست بە نمایشەکەین و لەم چەند ڕۆژەی ئایندەشا فیلمەکە ئەگا و ناوەکەی زانین و سافی فیلمەکە و دەرهێنەرەکەی و وردەکارەکانی سەحر فیلمەکە بەڕێوەیە جارە نەگەیشت ئەخە با بزانین کەی گەیشتۆتە چۆ ئیتر کە گەیشتە سەر سنووری شەڵڵا پێمانەڵێن ئیترمانەچی پێش ئەگەڕێ هەر لە کوردستانە ئەگەڕێ جارە بەڵام شوێنەکەی نازانی چیرە کۆکە کاتەبە جارێ خەبەربینەری بین جا ئێستا ئێمە زۆر جار کاتێک سەیری بەرهەمە سینەمایی و شانۆیەکانی کوردی ئەکەین تۆزێک لە سیناریۆیە هەمیشە یەک دنیا پرسیارمان باسەبێ تا چەند هەڵتاندا کاتێ ئەم فیلمە بەڕێوەی لە ڕووی سیناریۆ بەڕاستی شتێک بێت زۆر جیاوازە حەقە خۆی ئەم پرسیارە سیناریستی فیلمەکە و فیلمسازەکە ینی وەڵامی بنەوە بەس من بە پێی ئەزمونم لەگەڵ فیلمەکە و داڕێژەری هەڵمەتەکە زۆر سەرنجم قسە سەر هەموو تایبەتمەندی و پایە سەرچەکانی فیلمەکە کە یەکێک لەوانە سیناریۆیە بەڕاستی ئەوەی کە بۆ من زۆر سەرنجڕاکێش بوو یەکەم وەڵامدانەوە یان ڕیاکشنم بۆ بەرەمێنەرانی فیلمەکەەوە بوو کە بەڕاستی سیناریۆیەکی زۆر بەهێزی هەیەوە سیناریۆ بەهێزەکە وای لێ کردووە کە فیلمێکی باشی لێ بەرهەم بێ ئێمە گەر هەمیشە ینی تەکنیکی باشمان هەبوو بێ کروی باشمان هەبوو بێ کامێرەی باشمان هەبوو بێ تەنانە دەگەت چیرۆکی باشیشمان هەبوو بێ لە پاڵە نواندنکار و ئەکتەری باشمان هەبوو بێ لاوازیمان لە سیناریۆیە هەبووە بەداخەوە لەبەر خاتری و چنینەی کە پێویستە بیکەین نەمانتوانیەوە نەخشی تا بێنین بەڵام ئەم فیلمە بە خۆشحاڵیەوە هەوڵێکی متەوازعانی تایە کە توانیوەتی ئەو چیرۆکەی هەیەی زۆر بەباشی بە سیناریۆی بکە و پاشان بەرهەمێنانێکی باشی لەسەر سێت بۆ بکرێت و ئەکتەرەکانی بەباشی ڕۆڵ ببینن و پاش بەرهەمێنان و پۆست پرۆدەکشنەکەشی بە جۆرێک بکرێکە هەمووی کۆکەرەوەی ئەو پای سەرشیانە بێ کە فیلمێکی باشی لێ بەرهەمێژە کاک لەو باسی چۆ بکەین بۆ نمونە ڕۆڵی دەستگای میدیای کورسات کابێتە سپۆنسەری میدیایی بۆ ئێوە ڕاستە توانین بڵێن لە تۆڕە کۆمەڵایەتەکان لەسەر شەقامەکان بەڵام دوجار میدیاژە توانێت پاڵ پشتێکی گەورە بێت بۆ من بەڕاستی هەمیشە هەڵێم ئێستا خۆم لێرە پێشکەشکارم بە شانازیەوە باسیەکەم چکەمە بە ماڵی خۆمەزانشی ئەم شاشە پیرۆزە مناڵ بووم کە تیا دەرکەوتوم هەم لە فیلم و دراماکانە و کە ئێستا خۆشم لێرە من مناڵ بووم سێریم بەرنامەیەم کردووە ئێستا لێم لێرە میوانە ماڵێکە بۆ هەمومان ڕاست دروشمەکەمان زۆر جوانە ئێستا بۆ بواری کاڵێن کورسات دایکی درامای کوردی بڕاست بۆ فیلمسازیش چەندین فستیڤاڵ و چەندین بابەتی لە بواری فیلمسازیە بەڕێوە بردەوە ئێستا پشتگیری کورسات بۆ ئێوە وەکو میدیا لەم هەڵمەتەیە تا چەند گرنگە ماڵی هەمووانە ئەو قسەیتیانە و ئەوەی کە زۆر مای خۆشحاڵیە ئێمە لە بەرهەمێنانی فیلمەکە لە بەروی فیلمەکەی کەرتی تایبەتە بەرهەمێنەرێکی هەیە کە یەکەم فیلمێتی بەرهەمێنێ و ئاستەنگ و تەنگ و چەڵەمەی زۆر ڕوبەڕووبۆتەوە کە بەشێکی گەورەی هەمومانەزانین کە لایانی مادیە بودجێی فیلمەکەیە بۆ نمونە ئەم شتە تەعویز نەئەکرایەوە کە ئەگەر هێزیشی میدیایی یا ناوێک براندێکی معنەوی گەورە لە پار پشت فیلمەکەەوە نەبووە نایشارینەوە کە زۆر دەستمان بۆ زۆر لایەن درێژ کرد و زۆر لایەن فیلمەکانمان پیشاندان تاکە لایەن بە بەچاو بەسراوی بەبێ ئەوەی کە بیر لە هیچ چێکێک لەو ڕیاکشنانە بکاتەوە کە بەرەوڕی فیلمەکەیان کورساد بوو لە پێناوچی لە بێنەوەی کە ماڵی هەمووانەوە دایکی درامای کوردیەوە هەمیشە لە خزمەتی هونەرمەندان بەگشتی و بە تایبەتی سینەماکاران و شانۆکاران و ئەوانە بووە کە لە مەجای نواندنا کاریان کردووە ڕۆڵێکی زۆر بێپیان و گەورە ئابینێ هەر خودی بەڕێوەبرنی ئەم بەرنامەیە چەندین بەرنامەی تر ئەو لایەنە میدیایی کە کورسات گرتوێتی ئەستۆیە لەگەڵمانە شانیاوەتە بەری زۆر مای ڕێز و پێزانینە و شتێک کە ئەوانی تر نیکەن کە کورسادێکا مانای ئەوەیە کە بە نرخە و قیمەتی هەیە لە ناو کۆمەڵگەیە سپاس بەوتەکانت جا کاگلاوک ئێمە ئەبینین ئەم فترەی بە خۆشحاڵی و زۆر هەوڵەدرێت بۆی کە سینەمای ئێمە هەنگاوەکانی پرۆفشناڵتر و زانستیانەتر و زانکۆیانەتر بێ فستیڤال بەڕێوەچێت کۆڕ و وەرکشۆپ بەڕێوەچێت ئەوە بە خۆشحاڵی بنی ئیشی مارکتینگی ئێستا بۆ بەڕێوەچێت هەمووەمانە وەکو کەسێک بۆ خۆت زیاتر لە بوارەکەی تەبعەن تێڕوانینی تۆ زۆر لە ئێمە ورتر وە جیاوازترشە چۆن ئەیبینی ئەم هەنگاوانە بۆ نمونە ئەگەر بین ڕای تۆ وەربگرن لا دوایە ئەم هەنگاوانە ئیتر تەواوە یعنی کەوتۆتە سەرسکە ینی با بڵین نزیکەیە زیاتر لە 10 ساڵێکە بێکە ئەم پیشەسازیە لە سلێمانی یا لە باشووری کوردستان بە تەواوەتی بەرەو پێش چووە زۆر مای خۆشحاڵیە من ئەگەر بش بێتە ڕیکلام زۆر ئاساییە بۆ نمونە
ماوەیەک لەمە پێش فیلمێک لە سینەماکان بە ناوی هیچ ئێستا فیلمێک بە ناوی منهۆڵ لە ماوەی داهاتوە فیلمێکی تر بە ناوی تیمساح کۆرکۆدڵ نمایشەکرێ ئەم فیلمەی ئێمە کە بەڕێوەیە و ئەگات ناوەکەی ڕاگەین ئەم فیلمە نمایشەکرێ لە چ دۆخێکە لەو دۆخۆی کە خەڵک زوویرە خەڵک دڵتەنگە خەڵک بێتاقەتە دۆخی سیاسی ئابووری هەرێکێک لەم دۆخانە باش نییە بەڵام هێشتا خەڵک هوەر بە سەنگەری خۆی زانێ بۆی کە دژی ناخۆشەکانی ژیان بوەستێتەوە و بێگومان ئەمە ئەگەر ستافێکی بە ئەزمۆن یا ستافێک کە ئەوێت لە خزمەتی هوەرا کار بکە و پیشەسازیەکە بەڕێوەبەرێ نایەتە بەرهەموو نایەتە دی مای خۆشحاڵیەکە بینین ئەم فیلمەکانی تر و لە داهاتووە خەڵکی تر ئێستا بەتەمای فیلم دروست بکە زۆر زۆر خۆشە کە ئیبینی هیچ ئاستەنگێک هیچ تەنگ و چەڵەمەیەکی ژیان چ لە لایەنی ئابووریەوە بێ کۆمەڵایەتیەوە بێ سیاسیەوە بێ تەنانەت دەرونی و شخصی ئینسانەکانی شەوە بکە هەر یەکێکمان ئێستا ئەتوانین بەڕاستی بڕێنەوە ماڵەوە بێتاقەت بین و دانیشین و هیچیشمان لەسەر نیە چکە دۆخەکە واخوازێ بەس وەکو کاکسەرکۆ لە بیدایەتاوەتی ئەم شارەکەی خۆمان هەم وڵاتەکەمان دایمە دەست پێشخەرە لەوەی کە لە هەر دۆخێکی ناخۆشا بێ ئێمە بتوانین سینەما بکەین هوەر بکەین و ئەو قۆناغە تێپەڕێنین کە لە پێشواگ لەیمان لی هەبوو باشە کاگلا زۆر جار ئێمە سایبینی لە تۆڕە کۆمەڵایەتەکان چەندی کەس لە ئەکاونتی تایبەتی خۆیەوە ئەنووسێ فیلمێک بەڕێوەی ئەمە پاڵپشتیە یعنی ئێمە چۆن بتوانین خۆمان هاوکاری خۆمان بین بەڕاستی یعنی یەکێ لەو بابەتانی کە زۆر گرنگە من دایمە ئەگەنمەوەڵم وڵاتی فەڕەنسا یەکێک لە داهاتە گرنگەکانی مۆزەخانەکانێتی باشە کاچیتە ئەو وڵاتەوە پێشوازیەکی و خەڵکەکە پێشوازیێکی واولێکە کە من بچم تابلۆیەکی مۆنالیزا ببینم کە بە خۆت نازانی بڕەپارێکیشی لەسەر ڕاست بە خۆت نازانی کەڵچەری خۆشی پێ ناسان ڕاست ئەمە بۆ منمێنەوە ئێمە خۆمان تا چەند کاریگەریمانانی کاگلا و لەگەڵ ستافێکە کارێکیان کردو با من پاڵپشتیان دەم خۆش هەر لە ئەکاونتی خۆم و دەستان خۆش بێدەی چاوەڕێین با ئەو بکەین من ئەچێ بۆ هاوڕێکم ئەچێ بۆ تۆچی بۆ هاوڕێکی تر ئەم هەڵمەتی سوۆشیال میدیایە تا چەند کاریگەریە پێ لەسەر ئەوەی کێمە جارێکی تر دیوێکی باشتر بینەوە بەکارە هوەریەکە بە بێگومان ینی ئێمە هیچ کەسێکمان نییە جگەل لە خۆمان بەڕاستی هیچ هاوڕێکمان نییە جگەل لە خۆمان هیچ پاڵپشتێکمان نییە جگەل لە خۆمان لەسەر زەوی ئەگەر حساب بکەین ژمارەی کەمی مرۆڤایەتین و زۆر 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 چانسی ئەومانەیە کە بتوانین پاڵپشتی یەک بین قەیچەکە من فیلمەکەم بەڕێوەیە با تۆ پاڵپشتی بکەیت تۆ فیلمەکە دێسە لە سینەمایە نمایشەکرێ ماوەیەکی تر نمایشەکرێ با من پاڵپشتی بکەم و قەیچەکە نا ئەسڵەن ئەمە ئەرکە یعنی بۆچی پێم خۆش بێ فیلمەکەی من بگا و فیلمەکەی تۆ نەبێ یا بۆچی تۆ پێت ناخۆشە فیلمەکەی من بگا و فیلمەکەی خۆت لە نمایش بەردەوام بێ نا ئەبێ هەمومان پاڵپشتیەک بکەین ئەگەر لە مەجالەکە شانە بینین شەر نییە هونەرمەند بین شانۆکار بین سینەماکار بین نوادنکار بین پاڵپشتیەک بۆی کە ستافێک بە گەرما بە سەرما لە دۆخێکی خراپی ئابووریە توانیانە فیلمێک بەرهەم بێنن کە ئەیانتوانی نیکەن وەکوتم تۆ بە شیرکردنەوەیەکە بە کۆمنتێکە بە دەما و دەمکردنەوەیەکێتی بەوەی کە بە هاوڕەکە دەڵی فەرمو ئەمە هەیە بزین چییە دوور لەو شتە ناخۆشانی تریکە لە سوۆشیال میدیا بەڕێواچێ گرنگە ئێمە بە هوەر وەڵامی یەکتری بینەوە هوەر پێشنیار بۆ یەکتری بکەین نەک شتی نەخشتی خراپ وشتی ناخۆش تۆ کاگلا و خۆزگە دڵسۆزانەش هەنگاومان بنای ئێمە ئێستا بینین ئەم سوۆشیال میدیایە هەندێک لە کەسەکان هەیە لە بواری شیکردنەوەی فیلمە بۆ نمونە پیجیان هەیە دێن ڕاو بۆ چوونی خۆیان بڵاوەکەنەوە هەندێک جار بەداخە خۆی ئەبێ بۆ چوون بوو هۆلیوود بۆ هەموو بوو جۆ سەرفی ئەکای یەک دنیا ڕەخنەگری پرۆفشناڵی هەیە دای ئەنێت خاڵ ئەیە بە فیلمەکان بەڵام وەکو ئەوەی کە بۆ نمونە من لاانێ لەم ستافی فیلمەیە کەسێکم بەدڵ نەبێتیان ئەم فیلمە لاانێر بۆ چوونی منی تیاوەرنەگیرا بێت ئیتر دێم دەسەکەم بە ڕووخاندنی خۆزگا بەم شێوەیە نەبووە خۆناغێگەیە ئەگەر ئەمە دوایین قسەکانم بێ خۆناغێگەیە لە سینەمای سۆڤێتیا کە بیدایەت دروستە بێ ئەوانی کە بۆ نمونە بەرپرسانی ڕۆشنبیری وڵاتەکە زۆر سەرنجە خەنە سەرەوەی کە بەس فیلم بەرهەم بێ فیلم بەرهەم بێ بەبێ عنی طبعاً لە بەرچاوگرتنی لایەنە هونەریەکەی بەڵام دانانیشتن خاڵ بە خاڵ کردواتنی بە ڕەسەدەوە بە قەناسەوە بۆی کە تۆ ئەمەد غەڵەتە ئەمە نەبووە بێ ئەمە نابووە بێ بەس فیلمیان بەرهەمێنە تا سینەما و کولتوری وڵاتەکان پێ دروست کرد و ئێمەش لەم تەسەورەکەم لەم قۆناغەیە بین ئێستا من هەریشێک لەو هاوڕێیانی تر کە فیلم دروستەکەن ئێمە کە دروستمان کردووە لە داهاتووە باشە پێشتر کە کراوە
با بەرهەم بهێنین بەڕاستی پێویستە خەڵک بچێ بۆ سینەما پێویستە جارە با زەرریش بکەین با زیانیش بکەین لە بودجێ فیلمەکە ئاساییە تا شوێنێک ئەمە بەردەوامە بێت لە شوێنەکە کە زانیمان لێ نازانین وازێنین دەسەکەین بە شتێکی تر بە زوان نییە ستافێکی باشمانەیە کادری باشمانەیە هەریشێکمان نەتوانین جارێ بەس پاڵپشتی و هاوڕیانەمان بکەین فیلم دروست بکەن هەڵمەتی لەم شێوەی بۆ بکەن خەڵک بچێ سی فیلمەکە بکە بۆی لە ئایندای پیشەسازی دنیاکە دروست خۆی بێکمان هەموو کارێکی هوەری هەموو کارێکی کاڵم هوەری باگشتی ئەگەر ڕخنەیتیانە بێت و کارە لەوانێ نەچبێت لای منەوە نەچبێت جێگەی نەگرت بێت بێگومان بەڵام کە بوونی ڕخنە هەبوو ئەتوانین ئەزمموی کەین بەتەشید ئەم ئەزمونکردنە چیەکە کاری باشتر بە دوای خۆیانەشی ئەم دانیشتنە بۆی کە من نقطەیەک دۆزمەوە دانیشم بزانم تۆ چیت کردووە چۆن یارمەتی بم بۆی دەوڵەمەندی داجاری داات وەرە ئەگەر هەر کامێکمان ڕخنەگری فیلمین هەر کارێکی هوەرین وەرە چێبڕچێکی هوەری با بکەین من دەستمەوە تا ئەم گوریسا تۆ چەمکەکەی کەی بگرە ئاواتوانین کەلتور بەرەو پێشەوە ئێمە دەستخۆشیتان لێ ئەبوو بەکر بەرپرسی ئاژانسیژە زۆر سپاس هاوکاری لە بەرهەمهێنانی ئەم فیلمە دواتر شەڵای بینین کە تۆ چۆن توانێتە یارمەتی دەبی هەروەها لەگەڵ فیلمی با بڵێن فیلمێک بەڕێوەیە بەجارێک ناوەکەی بڵێن چاڕێکم زای سێری ڕۆژهەڵات کەم سێری ڕۆژئاوا بکەم سێری باکوور بکەم زام لە کوێیە فیلمەکە ئەڵێ لە کوردستانە ئەگەڕێ چاوەڕێەکەین زەرەر ناکات هەر کەسێک چاڕێی کرد بۆی کە بەرهەمێکی جوانی سینەمایی ببینێت سپاس بۆ کورساتیش ئەوەی کە هاوکاری میدیایی ئێوە بووە سپۆنسەری میدیاییتان بووە و سپاس بۆ هەوڵەکانتان ئەوەی کە واتان کردو ئینشەڵڵا ئێوەش خشتێک بخەنە سەر خشتەکان بۆ دروستکردنی تەوتری دیواری سینەما لە بەیوان لەو ئاستا بین و زۆ سپاس بۆ ئێوە سەرکەوتوو بن بێگومان مادام ئێمە لەگەڵتانین بەرنامەی کەمانە بێت و ئاستەکان جایکی گەشتۆتە چ خۆناغێ بە سیوادارین ئێمە خۆمان وەکو تاگەکانی کۆمەڵگا بتوانین پاڵپشتی هەڵمەتی ئەو فیلمە بین کاخولێتەوە لە چواردەمان کاڵین فیلمێک بەڕێوێ زۆر سپاس زۆر بەخێر بێت